بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێزان و ئازان و خۆشتان سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵم لە ڕۆژێکی تری هەفتەی وەفا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. بۆ میوارێش ئازان و خۆشەویستان چەند میوانێکی ڕحسووک و دەنگخۆشم داوت کردووە بەو هیوایکە گوێەکانی ئێوە ئاوادان بکاتەوە و دڵەکانتان ئاودێر بکاو و ساتێکی خۆش لەگەڵمان ببەنە سەر. من و ستافی ئەم ئێوارەیەم زۆر خۆشحاڵین کە جەنابتان داوەتی ئێمەن و خۆشحاڵین زۆر. یاخۆ بەخێر بێن سەد چاوەڕ موفەق یا ڕەبی. کاکە بێستون وەکو شاعیرێکی عەزیز و خۆشەویست لەگەڵمانە. دیارە هەر ئەمڕۆژ دیوانێکی هێنا و یا با بڵێین نامیلکەیەکە هەندێک لە شعرەکانی خۆیەتی حەز دەکات چەند شعرێکمان بۆ بخوێنێتەوە و ئێوەی بەڕێز و خۆشەویستیش ئاشنا بن بەو بڵاوکردنەوەی. سپاسی دەکەین کە ژمارەیەشی دا بە ئێمە و دیاری کردە دیاری بۆ ئێمە بە ناوی سوپای سپی. دەستان خۆش بیتن کاکە بێستونجان. پێم خۆش ئەگەر سڵای خۆت بنێری بە بینەران. سڵاوی خۆ سەرەتا لە جەنابەت و لە بینەران بە تایبەتی بینەرانیان بەرنامەیە ناسک و جوان و قەشەنگی کە لە مەولودی پێغەمبەری خۆشەویستە و سلااوێکی زۆر تایبەتشم بۆ دایک و باوکی عزیز و خۆشەویستم و ئەو ستافە ڕسوک و عزیزانە کە لە شاری سۆران خزمەتێکی باش بە هونەری ئاینیەکە لە دەڤەری سۆران و هەروە بەدەنگە خۆشەکانیان گوێ و دڵی ئەو کەسانە خۆشەکەن کە حەز بە بیستنی مەولود و هەروە مەولودنامە و خوێندنەوەی سرودی ئاینی و عەز بەو شتانەکەن کە هەمیشە دڵەکانیان ناودن. بۆیە خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ ستافە جوانەوە هەروە ئەو براش کە بۆ تا چالێنەر زۆر سپاسیەکەین و ئەو برایانشکە لە کۆنتترۆلن زۆر سپاسیانەکەی. دەستان خۆش بیاڕەوی عەفومان بکەن کە ئەگەر لە شوێنێکی دوورەوە ئێوەمان هێناوە و ڕەنگە ئەگەرتواندا بن. وڵی ئیدی خزمەت لە هەموو شوێنە چێرەکرێت. یاخۆ بەخێر سێبارە چاوە کاکە بێستونجان. کاکشوان و کومەداحێک جەنابیش ئەگەر سڵاو ڕێز و خۆت بگەینی. سەرتا ئەمە دەستخۆشێکی زۆر لە جەنابەت بکەم چکە بەڕاستی ئەمە لە ئیعلام دابڕاینە دەمێنێکی زۆر کەم هێنە لە ئیعلام ئەگەر لە ڕادیۆ بنا لە تەلەڤیزیۆن بەزانم ئەوە دومین جارە داوا دەکرێن لە تەلەڤیزیۆنی بۆیە سەرتا دەستخۆش لە جەنابەت دەکەم و سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو موسڵمانان و جژنە پیرۆزە بە بۆنە یادبدایبوونی پێغەمبەری صلی الله علیه وسلم لە هەموو مسلمانان زیان دەکەم تاریخی مسلمانانی کوردستان. دووبارە زۆر سوپاس. دەست خۆش بیاڕەوی کاکەشوان. کاک مەهدی فەرموو جەناب. دەست خۆش بیاڕەوی کاک گۆڤەندە و دەفژەنێک جەنابیش قسەیەک هەیە. ئینشاءڵڵا سەرەتا سوپاسان دەکەم بۆ ڕێخستنی ئەو بەلام ئینشاءڵڵا بەدەنگە خۆشەکەی کاک مەلاشوان و کاک مەلامادی ئینشاءڵڵا چەند شتێکی خۆش پێشکەش بە جەنابتان و بە بینەران و بیسەرانیش دەکەم. دەستان خۆش بیاڕەوی کاکڕەکان دەفژەن. زۆر سپاسان دەکەین کە بانگێشتان کردین بۆ کەناڵی کۆمەڵ. ئینشاءڵڵا شتێکی باشتان پێشکەش دەکەین. زۆر سپاس. دەستان خۆش بیاڕەبی. کاکەشوان ئەگەر ئامادەم پێم خۆش بوو چەند عەشەرێک بخوێنی دواتر ئینشاءڵڵا دەست بە سوودەکان بکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما.
كثيرا وسبحوه بكرة وأصيلا هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه هاتم لدور بودي دار تربارك شكتم أمانة هاتم لدور بودي دار تربارك شكتم لسرقات لا رخوارم وكسجي سقطم قوتاني لا يتون بي ناقم قربان بلاتا بفريج باري
لزلي ويا جماعة ضلك فنابو بقلمتي أمان وكوبني يوسف آسا بألمتي لدي داري جواني دزبرا آخر بتسقوط يا مان لزان أنا درياي أبيلك بكشتي بلمت يا مان أمر مولودي فخري عالم ما أمر مولودي فخري عالم ما رونا كتابي بني آدم ما رونا كتابي بني آدم ما أسمن تأسمن كيف سفايا أسمن تأسمن كيف سفايا يا دي مولودي رسول الله يا دي مولودي رسول الله أي أمر مولودي فخري عالم ما أمر مولودي فخري عالم ما رونا كتابي بني آدم ما رونا كتابي بني آدم ما أروك حاجيا لا در بيت الله أروك حاجيا لا در بيت الله بملا بولايتو يا حبيب الله بملا بولايتو يا حبيب الله أي أمر مولودي فخري عالم ما أمر مولودي فخري عالم ما رونا كتابي بني آدم ما رونا كتابي بني آدم ما أرخم بقربان شاهي مدينة أرخم بقربان شاهي مدينة سرتا بابا الله شعلي نورينا سرتا بابا الله شعلي نورينا أي أمر مولودي فخري عالم ما أمر مولودي فخري عالم ما رونا كتابي بني آدم ما رونا كتابي بني آدم ما هزاران درود هزاران سلام لسان محمد عليه السلام هزارا درود هزارا سلام هزارا درود هزارا سلام لسر پیغمبر عليه السلام لسر پیغمبر عليه السلام أمر مولودي فخري عالم ما أمر مولودي فخري عالم ما رونا كتابي بني آدم ما رونا كتابي بني آدم رونا كتابي بني
يادي تويا قربان سيدي دنيا ودين موسمي شادي وسرور من بغم مات وحزين كاتي ألطاف وعطايا قرسي زور دورم بلام خواني رحمة بخشي توبو دور ونيزيد ديت العام عادتي ججنانة قرسي زيارة لكن هزار زار قڕی دنیا بەسەر من دوورە لێم ڕەوضەی ئەمین هەر ئەوەند ئەرجوو دەکەم لێت ڕۆژی مەحشەر زوو بە زوو بێی لە هاوارم شەفیعی خاص و عامی مذنبین کەس نییە غەمخۆری من بێ غەیری زاتی ئەنوەرت چونکە بێ پشت و پەناهم یا ئیمامە المورسەلین هەر لەبەر خاتری حوسەینی متەقی و مەحبوبی خۆت هەم لەبەر وعدی لە خەودات زوو دەزاتم دەلەشین خۆ لە بۆ تۆ عادەتە وافی بە هەر وعدی بدەی بۆ هەموو کەس چونکە تۆی صادق الوعد الأمين وەقتی نەزع و قەبضی ڕوحم زوو لە ئیمدادم وەرە زۆر دەترسێم ڕێم بگۆڕێ مەکری شەیتانی لەعین وا منازاتی تەواو بوو عاجزی بێهۆش و گۆش لێی قبولکە چونکە منسوبی تووە ئەی نازەنین چونکە منسوبی تووە ئەی نازەنین ناوەناوەش ئێمە لەگەڵ شعرەکانی عاجز کە بەڕاستی زۆر پێغەمبەری صلی الله علیه وسلم خۆشویستووە و زۆریش خەونی پێوە بینیوە و شعرەکانیشی زۆری لە مەدحی ئەوە و زۆر شعرەکانیشی کراون بە سرود و تەواشیحی ئاینی لەلایەن هونەرمەندانی یان مەولود خوێنانی کۆن و نوێ بۆیە خۆش بوو بەڕاستی ئەمڕۆ چەند شعرێکی بخوێنینەوە لە پاڵ ئەوەشدا کاکە بێستوریشمان لەلایە ئینشاءڵڵا بتوانین چەند شعرێکی پێ بخوێنینەوە دەستان خۆش بگرانی عزیز و خۆشەویست دەمتان هەر خۆش بوو هەر زوڵاڵتر بێ ئینشاءڵڵا کاکە بێستم پێم خۆشە بێمە لای جەنابەت لەگەڵ جەنابەت یەک دوو گفتوگۆی شعری دەکەین نامیرکێکی لەلای ئەگەر باسی ئەوە بکەی لە ساڵی چەندەوە شعر دەنووسی و شعرەکانی زیاتر لەبارەی چییە و ئەگەر کورتێشی باسی ئەو شعر هەر لەو کاتێ لە قوتابخانە بووم بیرم دێگە شعرێکمە خوێندەوە زۆر بیرم لەوێ کردەوە چوومە خەیاڵم گۆ تۆ بێ و کەسێک کەەوەی نووسە کوی نووسیانی فکرم لێ کردەوە زۆر پێی تەعەجوبە بووم و بیرمە کردو زۆر جار ئایا من ئەتوانم ڕۆژێک بتوانم شعرێک بنووسم وەکو شاعرانێک کە شعریان نووسیوە چکە بەڕاستی هەر لە مناڵی شعرم زۆر خۆشویستوە بە تایبەتی و شعرانەی شتێکی خەیاڵیان سەرنجی لۆ شتێکی مهم ڕائەچێشای زۆر پێوە معجیبە بۆش نووسیت خەونی خامەیەکی خەیاڵ بەڵێ لێرەشدا ئەگەر سیرکەی نووسایە سوپای سپی خەونی خامەیەکی خەیاڵ ئامانج و خولیای خەیاڵێکە کە بە خامەیە بینووسیتەوە ئەو سوپایە پێم وابیت ئەو سوپایە تقریبەن زیاتر لە تەمەنی 15 ساڵە بیت نووسینی بەڵام بەر لە چوارینە من سەرەتا شعرمە نووسی نەک چوارینە چکەوە ئێستا 200 چوارینەی شعریە گوڵبژێرە لە نێوان نزیک بە 500 چوارینە من 200م هەڵبژاردووە پێم وابی باشترینیان بۆ لەو 500ی بەڕێی خۆم کە هەندێک کەسیش پێی وابوو ئەوانەی دیش باشترن زالە 200ش دەبێت چەندە شیان زیاتر گوڵبژێر بکەی و حەزیان پێ بکەی حەزم لێوانە بۆ بخوێنەوە بەڵێ چاوەکەت ماچەکەم وەرێ یەک دو چوارین بۆ بخوێنەوە سەلامەت بین یەک لەو چوارینەنە ئەڵێ دەردی دڵ دەریای ئەوینە سەد کەرت تیمارەکە چرکێک چرای چاوی چارەی دڵی بێدارەکە ئەمما ناماقول نییە سەد کەرت داوای دیدارت لە خەودا بێمنەی ئەمما دڵ تا ئەبەد دیدارەکە ئەمە یەکە لە چوارینانەی کە ئەمن بۆ پێغەمبەری خۆشەویستم نووسیوە و چەندان چوارینەی دیکەشی تێدان لەو بارێ بەڵام بەگشتی زۆر بڵێن زۆر نەوێت و لە زۆر باسی دیکەشی تێدان یەکەم چاپکراوتە ئەوە یەکەم چاپکراویشتم بەڵێ 2010 زۆر لە برادران پێیانە گوتم بیخە 2019 بەڵام من پێم باش بوو لە مانجی مەولودی پێغەمبەر ئەوە بکاتە بەدەستی خوێن دەست خۆش بیاڕەبی کاکە بێسوجیان کاکەشوان بێمە لای جەنابەت ئەو تیپە خنجیلانەتان کەیەوە لە کەیەوە دامەزراندووە زیاتر ئێوە مەولودەکان لە سۆران دەخوێنەوە یان
لە هەولێر و شوێنەکانی تریش با بڵێ ناو هەولێر و ئەوانەش دەخوێنەوە. والله ئەو تیپە تقریبا نیمچە ناو شنێ بەس وایە بڕێک خۆم لە ئەو بەڵێ ناوی ڕەنگاڵە بوو بەڵێ و تقریبا دوو ناوی لێ بوو یەکەچان ئاوازی دەنگ بوو دوایە کردمان ڕەنگاڵە چونکە هەموو ڕەنگەکان لە خۆگری مەبەست لە ڕەنگەکان لە خۆگری دیارە تیپەکە هەر ئەوەندە نییە شتا جەماعەتمان هەیە لە بواری شانۆ کارەکە هەیە لە بواری شعر وەکو کاک دکتۆر و هەشە پەخشان نووسی هەیە چیرۆک نووسە و دەگە ئەمە شەو جەماعەتە وەکو سرود بێش لە ناو ئەو گروپەینا تقریبا مەولودەکانیشمان هەر لە ناو سۆران بە زۆری وەزاری شوا هەیە مەسەرەن لە چۆمان و لە هاتینە هەولێریش بەس زۆر ینی زیاتر لە دوو جات سێ جا دەچون بەخۆش دەرچووی کۆلیژی شەریعە عەمەل ئێرانە دوای ئەوەی کە کولیشم تەواو کرد 2 ساڵ پاش ئەوەی هەر چووم لەو مەولودی بەس ئیدی ئەو ساڵ مەجاالم دەستخۆش بیاڕەبی کاکە مادیەکە پرسیار لە جەنابەت بکەم لە سۆران مەولود خوێندنەوە چۆنە ینی ئایا هەموو شەوان دەخوێندرێتەوە لە ماڵەکان لە مزگەوتەکان ئاوەدانی هەیە بە تایبەت لەم مانگە؟ بەڵێ الحەمدولillah ینی لە سۆرانیش ئاوەدانێکی باشی خاستن لەو مانگە پیرۆزەی لە ماڵەکان لە مزگەوتەکان زیاتر لە هەموو مزگەوتەکان ئەکرێت ینی لە زۆربەی مزگەوتەکان شاد لە هەر هەمان ئەکرێت ئیدیکە جیا لە مزگەوتەکانیش لە ماڵەکان لەو ماڵانەی هەیە هەموو ساڵیەکە هەیە ساڵی یەکجار هەیە دووجاری شەکات جگە لەو مانگە پیرۆزەی ینی الحەمدولillah ئاوەدانە لەو مانگەی زۆر باش دەستخۆش بکە کە شوان بێمە لای جەنابەت ئێوە خۆتان پێگەیاندووە یا خۆت مامۆستاتان هەبووە کە فێری ئەداکردن و فێری شارەزابوون لە هونەر و ئاوانتان بکە شعرتان بداتێ ئاوازتان بۆ دابنێ یا خۆت هەر خۆتان پێگەیاندووە؟ خۆی لە سوورەکانمان ڕادیار بوو کە شتەکان هەم فۆلکلۆری دووبارەیە بەس ئیدی حتا ئێرە بە خۆمان هاتین لێرە شەکە کەسەکەوی دەستمان بگرێ نەوانێ بتوانین ئیبداعیش بکەین ینی زۆر بەنیاز نینە با بڵێن ینی سروودی خۆتان هەیە تایبەت بە خۆتان هەبی داوا لە هەندێک لە شاعیران بکەن بتایبەتەوە مامۆستا بیستون کە شعرەکانی الحەمدولillah خۆشن بە ئەوجارە وەکو خەیاڵ نەبیتن با زیاتر واقعی بی ینی زیاتر هۆنراوەی سرودی بیتن با بڵێن هۆنراوەی گۆرانی و ئەوە نەبیتن بتوانن ئێوەش ئەدای بکەن و ئاواز دابنێن بە حکمی ئەوەی ئەم لە شوێنێکی ینی دوور لە شتانە بەڕاستی ینی شاری سۆران تا ئێستا نەمزانیوە کەسە چنێبی شارەزای لە مەقام هەبی لە ئاوازدانان هەبی لۆە ئەمەش ینی نەوانتوانە زیاتر پەر بە خۆدەین ئیدی هەر مامۆستای هەبوو یارمەتیداینە و لە ڕۆی معنەویەوە بەردەوام بنەوە دەستان خۆش بێ و دەنگتان خۆشە بەڕاستی بەڵام ماوی کە ئێوەش خۆتان پێ بگەین وەکو جەنابیشتان فەرموتان کە زیاتر سوودەکانی کۆن دەرێنەوە حەقوایە لە داهاتوودا کە ماوەیەکە ئێوە هەن و دەنگ و سەداتان هەیە سوپاس بخوا پێویستە ینی زیاتر گرنگی بە خۆتان بدەن بەڕاستی بێگومان ئەمە ینی کۆڵ نادن لەو ڕێکە لەو ڕێزکە کە گرتیتن بەس ئیدی دەبی کەسە چەوی دەست بگرێت چکە ناتوانێت دەستان مادی ینی کەمەک ئەوێ دەستان خۆش بیاڕبی کاکە بێستم پێم خۆش بۆ یەک دوو توانێت کەمە بخوێنەوە دواتر دەچنێ لای برادران بە هەندێک سوود کەمان بۆ بخوێنەوە بەمەیلێکی حەبیبە دەوای هەرچی تەبیبە ناگات بێ قدومی دڵ بەم چەشنەکەبیبە زامی دڵ بێدەوا بە گەر بە دیدار ڕەوا بە ناوت هێندە شیرینە ئەشیا لە جێی هەوا بە ڕۆیشتی خەیاڵەشی قوڵ بەردەوام بە لە دەورانی فەلەک ڕامام لە ئەسەری زۆر دامام نابێ و نەبووە جگە لە ئەو سرم لە کڕنوش بێ تامام جاوا بەخۆی چوارینە عادەتە چیانێ تو چواری خوێنەوە ئیدی لەوانەیە فکرشت کە تێدا ورە لەگەڵ ئاواتی بەرز گشتێ دێنێتە لەرز گرنگتر هەبوونی هەوڵە هاتنەدی ئەبێتە فەرز نەسۆفیمە و نەدەروێشم نەسۆفیمە و نەدەروێشم دەست بە دەفی عیشقی تۆشم لە بەرماڵی سیفە و سەنات بەبێ مەیە من سەرخۆشم
دڵکە جوانی نەکە عالەم دڵکە جوانی نەکە عالەم ساردی نەکە گەرمیالەم ساڕێژ نابێ شوێنی نەشتەر بێ ئەرزش دەنووسێ قەڵەم دەست خۆش مەستەفی سەلامت یا ڕەبی ئامۆساشمان پێم خۆش بوو گەڕێکی تری سوودمان پێشکەش بکەن فەرموو بقاصدي فرمانه بروخاش مدينة بولاي جاني جانان حبيب منوري تاون كولا قيدينا بنا برسي حارم تخدا زور برشان برشان طبيب نيزاني دردم بدوايتو محتاجم نخوش بوشو أسيري داوي هجرانم رفيقانا كنت يان كل دنيا هر من ماوم هر من ماوم هر من ماوم نزيك مرقم تاورواني روحي يزداني بيش مردن يك حسرة من الظلمة ولا دنيا لا دنيا بأما مدينة بوزارتي نوري إيماني همالو مينم توي دنيا ودينم يا نبي يا نبي بفي دايتوبي جاني شيرين يا نبي يا نبي أمان يا نبي الله يا رسول الله ناويت الخوشة يا نبي يا نبي أرى قد قولا بنيت وأنا أشى يا نبي يا نبي أمان يا نبي الله همال مينم دويدوني أو دينم يا نبي يا نبي بفي دايتوبي جاني شيرين يا نبي يا نبي أمان يا نبي الله نرجز أراقي أندامي تويا يا نبي يا نبي بويا بسندا أورانقو بويا يا نبي يا نبي أمان يا نبي الله يا رسول الله ناويت خوشا يا نبي يا نبي أرى قد قولا بنيت وأنا أوشى يا نبي يا نبي أمان يا نبي الله رقاي مدينة بسن بقول يا نبي يا نبي أويبو بينم بجيان وبادر يا نبي يا نبي أمان يا نبي الله يا رسول الله ناويت خوش
ناوشا يا نبي يا نبي أرى قد قولا بنت وناوشا يا نبي يا نبي أمان يا نبي الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله يا حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله يا ليلة كائنات أمر سرا سر شادية إن شاء لبني سروري عالم مبارك يا دي إمشاء يا إلى جملة كائنات أمر سرنسان شادية إمشاء لبني سروري عالم مبارك يا دي إمشاء يا حبيبي الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله يا بهاري زندجي وجواني بأشقي توسوتا بسيناي أقرين مدا بزاناتي هنا يا حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله يا رفيقا أرز ويا كالجانب كم بقرباني زبانب شاد روشن كم بصلاة ودلجان يا حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله يا شفاء بخشد لي مؤمن وأعشق تيقن بلم خدا خوي ناوي ناوي بدم آيات الشفاء يا حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله عاجز دەچێتە شاری مەدینە و لە بەرامبەر گۆڕی پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕادەوەستێ و ئەم شعرە دەنووسێ تۆ ئەحمەدی مختاری مقەڕەبی غەفاری شافعی توڕەداری لێت بێ سەلامی باری خاچی حیجاز فیدامە کۆلەی شاو و گەدامە هەتا ڕۆژی قیامە نیازی دڵمەیاری تەواف و ئاوی زەمزەم سەعی سەفا و مەڕوەم
هیچ نییە پێی بەدڵکەم بەبێ خەسارەداری عرفاتی منەوەڕ هەم مزدەلیفە و مەشعار خیف و مینای مطهر لەگەڵ ڕەمی جیماری منظەرەی ڕۆژی حەشرن حەجاج کە ڕێگە دەگرن تابعی نەهی و ئەمرن بۆ غافیر و سەتاری هەموو میوانی خوانە پاک لە گوناه جودانە تاڵیبی مەرحەبانە عەفوی پەروەردگاری مەدحی حەبیبی ئەکرەم دوورە لە من بە هەردەم معقوڵ نییە کە دەستدەم لە مەدحی سەحب و یاری ئەو مەرکەزی ئینعامە سەرداری خاص و عامە من مێشولەی هەوامە لە ڕاست ئەو توڕەداری ئەو سەروەری زەمینە ئیمامی مرسەلینە شەفیعی مذنبینە منیش گەدا و هەژاری ئەو شاهی سەربەتازە ئەو شاهی سەربەتازە ئەو ساحێبی میعراجە عالەم بەوی محتاجە لە ڕۆژی شەرمەزاری من بێبەها و حەیامە ڕۆژ و شەو پڕ خەتامە بێمەلجە و پەنامە گەڕ ڕەحمەتێک نەباری ئەمما ئەگەرچی دوورە بەینی من و ئەو نورە وەک سولەیمان و مورە نیسبەت کە بکرێت جاری دەستان خۆش بێ یا ڕەبی فەرموو خوا سەلامەتان بکە کاکە بێسوودجان دێمە لای جەنابەت بۆچی سوارینەکانت پێش خست لە کاتێکتا کەوتە شعری تریشم هەیە با بڵێین سوارینە بەخۆی لەبەرەوەی خوێندنەوەی ئاسانە و مەبەستەکان زۆر گاتە دەست و خودکراوەیەکی ینی گوشراوی هێزری ئینسانی لە چوارچێوەشی بڵین هێزێکی تایبەتی تێدا زیاتر دیوانی چێ دەخوێنیەوە وەڵاهی یەکەم ینی باس لەوەی بکەم زۆر پێم گرینگە ئەمن یەکەم چوارینە کە خوێنمەوە چوارینەیەکی کۆساری بوو شاعیری شەید کۆساری وەڵای شعرەکەم بزەبت لە بیر نییە بەڵام بەش کۆپلەیەکم لە بیرە کە زۆر کاریگەری لەسەر بووم ئەڵێ بوون دوو بوونە بوونێکیان لە دامێن و بوونێکیان بۆ گۆڕچوونە ینی ئەو چوارینە کاریگەری زۆر لەسرە مندانە دوای شعر دەست بکەم بە نووسینی چوارینە و ڕێژەی شعرەکانم نەئەگەیشتە بڵین ڕێژەی چوارینەکانم گەلێک زۆر بوون تاویستم بۆی لێم بەهەدەر نەچن و بە خۆتە زانێ ئێستا سەردەمی کۆمپیوتەر و وانەیە نووسینەکان زیاتر لەسەر ئەون بە کلیکێک ئەگەری هەیە هەر 500 چوارینەکە بڕوە ئەجا من ویستم ئەوان پێشخەم هەرچەندە شعرەکانی زۆرن وە لە ئێستاشدا خەڵک شتی درێژ و نووسینی درێژ وانەیە زۆر پێخۆش نییە دەست خۆشبی کاکە بێسوودجان پێ خۆشەیەک و سوارێتتر بۆ بخوێنیەوە بەڵێ ئەمەشان هەر لەسەر پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم دەڵێ سەدرم ڕامێنە دڵم نیشانە سەدرم ڕامێنە دڵم نیشانە هەمزەم بە ڕەمز هەر پەرێشانە خۆری خۆشەویستی تۆ ناگیرێ بێنەبی بێشک دڵ دە ئێشانە چوارینێشکە ئەڵێ هەر کاتێک کە بینیت حەقتاڵە پێشوەختە بۆ خۆت بیکەنێ و پیاڵە تاڵی خۆشترە لە شیرینی ناحەق چونکە بێگومان هەردەم حەق زاڵە خاکی بوون چاکە چاکی ئەفلاکە لە ژیان هەردەم سەیری عەلاکە لە خاکدا ژیان ئەوسا هیچ ناکە وەک ئەوەی بڵێن سەیری ئەملاکە ڕیشی سپیم و پشتی چەماوم ئالەم ژینەدا دەرسێکی داوم بەشیشی بکەم بەسەر گشت کەسێ هێشتا ئەمێنێ و نامێنێ ناوم پیری پەروانەی دەوری زەمانە ئێش و ناسۆری غەمی تەمەنە بەفرە بۆ لاشە و گڕی ئێسقانە گشت دەورەکانی هەروەک گەمەنە دین بەبێ ڕیا ڕایەڵەی حەقا عەقڵی بێمەنتیق شایەنی شەقا سۆفیا دەروێش ئەوەی ئێستا خوی دین بێ بێوریا بناغەی لەقا ڕێز نەگرتنت میوان دەردەکا درۆزن درۆی خۆی هەردەم هەردەکا بێشق حەقون بێ ستەم حاکمە زانا هێ من و نەزان شەر دەکا دەست خۆش بێ یا ڕەبی کاکە بێسوودجان خوا سەلامەت کاک شوان بمەلای جەنابەت ئێوە لە سوودەکانتان پرۆڤەوانتان هەیە ئەنی دانیشتن لە ماڵەوە لە ماڵێکێکتان لە شوێنێک کە پرۆڤە بکەن و دواتر خۆتان ئامادە بکەن یا خۆت با بڵین زیاتر کە کاتێک کە بۆ نێشی ئاوا دەبیتن و سوودەکە یەکسەر دەڵێن
والله پرۆڤن بەڕاستی بڵێم پرۆڤن زۆر کەمە بەڵێ بەخۆی ئەم زۆر مەجارم نییە ڕۆژانە لە ئیشم بەس کە بەرنامەی ئەوەن هەبوو بین ئێرانە تقریبا شەوی ساعت 11 وابزان مەجارێکم پەیدا بووە تا بەڵێ کەمەک دانیشتین ئەوی شۆک پێویست نەبوو جوانە ئەگەرنا شعرەکان هەر ئێوە ڕاستەخۆ دەستان خۆش بیاڕبی کاک مەهدی هەر کوردی دەڵێن یاخود عەرەبی و بە زمانی تریش دەڵێن سروت والله عربي بەڵێ لە مایکە بەدەست بگری مایکەی تر بەڵێ عربي شقوتري زار يعني بس زياتر كردية يعني عربي شقوتري بس أو زارو هنا صداوا كاري خرشي يعني زارو داوانك مسؤول تركي برم يعني بەڵێ تووشی دەڵێن یعنی ئەگەر والله أجر داوا كاري هم يعني یعنی شارەزایتان هەیە لە زمانەکەی وەکو زماننا بەس هەر شازی بەڵێ دەستان خۆش بیاڕبی کاتم زۆر کەمماوە دیارە گەڕێکی ترم ماوە جەنابتان دقیقەیەک دا دقیقەیەک چەند سوودێکمان بۆ بڵێن کاکە بێت لە کۆتاییدا قسەیەکت مابی وڵا سەر ینی کۆتایەکەمەوەیە هیوادارم چۆنە من لە چوارینەیەکی خیام گەیشتم بۆی پەرتوکێکی 200 چوارینەی بنووسم خەڵکیش هەر خوێندنەوەیکی کە خوێندەوە بتوانێت بەرهەمێکی لە بەرهەم بینێت ینی شارەزایی لێ پێ بکات لەو بوارێکی عەزی پێەتی بە منداڵی چکە هیوایەتی منداڵی هەمیشە گەر ئینسان بە دوای بێت بێگومان دەگاتە ئەو شوێنێکە مەبەستی بووە بۆیە هیوادارم بە گشتی خەڵک هەر شتێکی خوێندەوە وەکو مێژ بێت کە گوڵێکە لە مژی بەڵام شتێکی باشتردا کە پێێن هەنجوین لە قورآنیش هەنجوین بە شیفا لە بەهۆم دەردەکان دیاریکراجەوە هەمیشە ئینسان شتێکیش بخوێنێتەوە کە گرنگی لە کۆمەلگای خۆی وهروە بۆ مرۆڤایەتی بەگشتی و هەروەها بۆ دواڕۆژیشی تێدابیت کەەوە زۆر زۆر گرنگە لەلای من زۆر دەست خۆش بیاڕبی خۆش بی زۆر سوپاس. سپاس دەکەم کاکە بێسن کاک شۆن ئەگەر کۆتا قسەت بکەیت خۆشی زناب دەکەین چکۆزانشتی ێرەستدین ئەوە ئینشاءڵڵا یەکەم زار نابێ وە کۆتایش ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەردەوام ئینشاءڵڵا لەو ڕێبازە بۆ ئەوەی ئەمەش بتوانین زیاتر پەرە بەخۆردنی و بگەینە ئاستێکی بەرزتر لە ئێستا و لە کۆتایشدا داوا لە بینەرانەکەن ئەگەر هەر هەڵەیە کە بچووکە ئەمە ئەو یەکەم جارە دەستان خۆش بی زۆر زۆر باش بوو زۆر مسەتر بوون دەستان خۆش بی ئیترشی هەموو شش بێ بکەم و کوڕی نابی شعرەکانی تر بێکەم و کوڕی نابی و ئەم پێشکەشکردنەکەی منیش بێکەم و کوڕی نییە ئەم گۆشت هەروە لەوانەیە من شعرەکەی بزانم بەس گۆتنەکەم باش نەبی وایە کەمالی هەر لە بۆ خۆی بێگومان دەست خۆش بی کاک مادی جان زەناب گەل لە کۆتایی کامە لە سۆرانی زیاتر پەرەی پێ بدرێ و دەوراتی لە باری مەقاماتوانە بکرێتەوە هەروانە ئینشاءڵڵا کاک گۆڕان بەجێت قسەت دەستخۆشتان دەکەن کاک نایف لە بۆ بەردەهامە جوانەی زۆر سپاسان دەکەن دەستان خۆش بی کاکەکان زەنابشن بەڵێ دەستخۆشیتان لێ دەکەین بۆ بەرنامە جوانەی زۆر سپاس دەست خۆش بیاڕبی زۆر سپاس چاچ خۆش بوو ئەم لە ئێستا لەوانێ لە ماڵە برین بستون چای ناخواتەوە لێرە و چاچی خوارد کاکە لە مەدرسانە خوێتەوە دەستی خۆشن چاچ خۆش بوو سەلام گەڕێکی تر دە دقیقەیەک ئینشاءڵڵا جەنابتان چەند شەرێکی تر بوو سوودێکی ترمان بۆ بخوێنەوە لە خزمەتانداین و ئەزار خۆشەویستان ئێمەش بەم ئەندازێ دێنە کۆتایی بەنامەی ئەمڕۆژمان سوپاس بۆ جێبوونتانە بۆ بینەریمان سوپاس ئینشاءڵڵا لە ڕۆژانی داهاتوش لەگەڵ ئێوە دەبین ئەو هەفتەیە تەواو دەکەین هەفتەی وەفا و بەیانیش دیارە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر سەلەم بۆ بۆنیەوە ئێمە هەر سەرەتاوە پیرۆزبای لێکردن بەڵام بزات بۆ ڕۆژی بەیانی سێشەممە کە ڕۆژی یادێدایکبوونی پێغەمبەر سەلەم پیرۆزبای خۆمان ناڕاستی گشت مسلمانانی جیهان دەکەین بە تایبەت مسلمانانی هەرێمی کوردستان و شاری هەولێر بزات چونکە شاری هەولێر یەکەم شار بووە لە جیهاندا کە ئەم یادەی زیندوو کردوتەوە و لە هەموو شوێنەکانی ترەوە خەڵک هاتووە مەددا هاتووە کەسانی شارەزا و بەتوانە لە هونەری دەست و لە هونەری نواندن هاتوونە لێرە لەم شارە لە شاری هەولێر ئەم نواندنانیان کردوم و مەدحی پێغەمبەریان کردە صلی الله عليه وسلم بە چەندین زمان و لە چەندین شوێنی دوورەوە هاتوونە و ڕێزیان لێ ژیراوە و توانیویانە میوان دۆست بن و خەڵک بەسەر بکەنەوە بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئینشاءڵڵا بەیانی بە خۆشێکی پڕ لە خۆش و کامەرانی بەسەرماندا تێدەپەڕێ و خۆشترین ڕۆژ دەبێت لە لای هەموو لایەک فەرمون ئێوە بەڕێز و خۆشەویستی لەگەڵ سوودەکەتان خدایا
عاجز بدا صلاة خدايا عاجز بدا صلاة بقات بارقايتو بقات بارقايتو شكات بدستي مي خدايا خزني رحمتي توش بجمالة منيش مش جينو محتاجي خلات مي خدايا صلوا إخواني صلوا إخواني على النبي العدناني أحمد يا محمد يا صاحب القرآن أحمد يا محمد يا صاحب القرآن من بيته عزيزا بدوسته حبيبا من بيته عزيزا بدوسته حبيبا بوزامي دلتو يهار طبيب حكيم بوزامي دلتو يهار طبيب حكيم صلوا إخواني صلوا إخواني على النبي العدناني أحمد يا محمد يا صاحب القرآن أحمد يا محمد يا صاحب القرآن تنخوشا بداسل بتامي قشاقك تنخوشا بداسل بتامي قشاقك بنوشب شرابي حوزكاي كوثر بنوشب شرابي حوزكاي كوثر صلوا إخواني صلوا إخواني على النبي العدناني أحمد يا محمد يا صاحب القرآن أحمد يا محمد يا صاحب القرآن القسم بياري لدنيا كي ترى لو مما كان يرى هواتم مردنا لو مما كان يرى هواتم مردنا صلوا إخواني صلوا إخواني على النبي العدناني أحمد يا محمد يا صاحب القرآن أحمد يا محمد يا صاحب القرآن شرطة أمينم وازتني نغينم شرطة أمينم وازتني نغينم أنت روجي مردن هر ناوت بهينم أنت روجي مردن هر ناوت بهينم صلوا إخواني صلوا إخواني على النبي العدناني أحمد يا محمد يا صاحب القرآن أحمد يا محمد يا صاحب القرآن قلب زاني أزاري أشخص ويا
تکام دەکەر هەر لە دایک لە بوومایە تکام دەکەر هەر لە دایک لە بوومایە يا رسول الله يا خير البشر يا رسول الله يا خير البشر تكا كراكاي ميداني محشر تكا كراكاي ميداني محشر تراي إيمان من يقوى بخير بي تراي إيمان من يقوى بخير بي يخوى بخير بي خيرت بو هناي يخوى بخير بي خيرت بو هناي دستوري تاكي وباكت بودانايا بدنا سرچاومان يخوى بخير بي بدنا سرچاومان يخوى بخير بي يا رسول الله يا خير البشر يا رسول الله يا خير البشر تكا كراكاي ميداني محشر تراي إيمان من يخوى بخير بي تراي إيمان من يخوى بخير بي شادم پهنای کا پیغمبری شادم پهنای کا پیغمبری آتوی تا ایما بو بهشت بری حضور خدا من یخوا بخیر بی حضور خدا من یخوا بخیر بی يا رسول الله يا خير البشر تكا كراكي ميداني محشر تراي إيمان من يخوى بخير بي تراي إيمان من يخوى بخير بي